وەرزشکردن باش نییە بۆ ئەوەی کە خەوێکی باشمان هەبێت خەویش بۆ وەرزش گرنگە وەکو چۆن وەرزش بۆ خەو گرنگە خەویش بۆ وەرزش گرنگە بەنەسا کە هەڵەسی لە خەوت گرنگە لایەنی کەمەوە دەدەقەیەک لە ناو جێگە ئەم دی و ئەو دی بکەین جۆری وەرزشەکە گرنگە بۆ ڕاکردن شاخ مەلە پاسکیل یان بەرزکردنەوەی قورسایی یان وەرزشی لەشجوانی گرنگە لە پێش کاتژمێر 12ەوە 11 بە یاخود 10 بخەوین هەتاوەکو 6 و 7 بەیانی ئەو بەڕێزانی ئەڵێن لە پێش خەو چاقاوە خۆین و عیبیشمان لە کاتی خەوە مەسەلەکەوێت کە کاریگەری ناکاتە سەرجەستان یا مەسەلەکەوەی ئەوان نازان کە ناڵە خەویان قوڵ بێتەوە کاتێک کە خۆر نامێنێ وزەشنی کەمەکە مێشکنی ئۆتۆماتیکی لە کاتی نەمانی ڕووناکی خۆرا جەستە ئەخاتە حاڵەتی خەوەوە چ کاتێک دڵت تەنگ بوو دەتوانی هەنگاوی یەکەم شیرینی بخۆیت هەندێک لێکۆڵینەوەی زانستیە چاو قاوە بە دەرمان ئەژمارەکرێ نیشانەیە کە مێشک پێتەڵێ جگەرەمێ بۆی کەو لەرزینەم نەبێ